ئافرین سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ هیوادارم هەمووتان باش بن منیش ئەمڕۆ زۆر باش و زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانە و لەگەڵ ئێوەی ئازیزە شادم و هەنێک گفتوگۆکەین ئادی پێم بڵێن ئێرە گوندی کوێیە؟ گوندی ئاریشە سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی باشە ناحیەی خەلەکان سەر بە قەزای کوێیە؟ ئەی دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ یا چەپڵی قای بۆ خۆتە ناڵەکان حەزەکەن ئێستا بێمەلاتان و یەک بێمەلاتان و گفتوگۆ بکەین بەیەکەوە زۆر باشە ڕۆزیار باڵێ چۆنی؟ باشی؟ حەبمەنی ڕۆزیار لە پۆلی چەندی؟ 4 ئافرین هەر بژی ڕۆزیار باڵێ تۆ بەنیازی بەردەوامی لە قوتابخانەیان حەزەکەی واز بین لە قوتابخانە بەردەوام بم بۆچی؟ فێر زانست و زانیاری ئافرین لە قوتابخانە فێری زانست و زانیاریە بی لە قوتابخانە پاشە ڕۆژێکی باش بۆ خۆ دابینەکەی وایە؟ باڵێ ئافرین ڕۆزیار جان ڕۆزیار باڵێ گۆرانی وشتی وازانی؟ سرود ئەگی سرودێکم بۆ بڵێ قوتابی ژێر ئێمە قوتابی ژێری خاوەنی هۆشوفێرجین شاگرد ڕووناکی وێنێ بەرزێتە پاکی خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەر سەوێنێ هەرسێ دەخەینە سەر مامۆستا ڕازەنوان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنی نەزانی لەم بێن محەممەد داریە یەک چەپڵی قامی بۆ لێمان ئەنەس بەڵێ چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ لا باشی باشی؟ بەڵێ ئەنەس بەڵێ تۆ منە خۆشەوێ؟ بەڵێ چەندێ؟ زۆر بەڵێ منیش زۆرم خۆشەوێ بۆی ئەمڕۆ هاتم بۆ گوندەکەتان ئەنەس بەڵێ ئەوە ئەو سەوتە چییە لەو سەرەوە؟ ماکینە ئەو مەکینەیە؟ بەڵێ تەرەکتەرە؟ بەڵێ ئەوە چیەکە لەویە؟ عەرزە گەڵتە عەرز دەکێڵەیە؟ بەڵێ بۆچی کا بە چی؟ گەنم و جۆ کا بە گەرم و جۆ بەڵێ ئافرین باشە تۆ ئەزانی لەگەڵ ئەوانەیە گەنم و چۆ بچێنی؟ نەخێر نازانی؟ نەخێر دەکە گەورە بووی بە خێزانەکە و بڵێ فێرەکەن باشە؟ باشە ئەنەس بەڵێ گۆرانی وشت هیچ لەبەرە؟ بەڵێ پێشکەشەکەی ئەنەس ژینگە پارێزم دڵسۆزی خاکم دەی شەیدەی گوڵی بۆسە ئەم جارە لاوەڵەوە بیڵێرەوە باشە؟ دەی ماسارە لەبیرم چۆتەوە هیچی ترە لە بیر نییە؟ نەخێر دە باشە یەک چەپڵی قای بۆ ئەنەس نزا بەڵێ چۆنی؟ باشی باشی؟ حەبوونیە ئەی لەخوا بەزیابێ نزا بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ 4 لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین نزا بەڵێ
باشە گوندەکەی ئێوە تا پۆلی چەندیتە؟ نۆ نۆ نزا بەڵێ باشە ئەگەر دەرچی بۆ پۆلی 10 و 11 و 12 ئەو کاتە چیەکەی؟ ئەچی لەکوێ خوێنی؟ خەلەکە لە خەلەکان لە خەلەکان بە پاسات و چۆکەنیان بەچی؟ بە پاس بە پاس؟ بەڵێ ئەی باشە ئەبێ ئێوە کە بە پاسات و چۆتان کرد لە جامی پاسەکەەوە خۆتان دەرکەن و خیشە خیشکان نەخێر بۆ لەبەرەوەی هەڵسوکەوتێکی ناشرنە ئافرین هەڵسوکەوتێکی خراپ و ناشرینە وایە؟ بەڵێ یا چە بڵێ قایم بۆ نزا هەر بشی شکۆ بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە وەڵا باش شکۆ بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ بەڵێ ئافرین هەر بشی شکۆ بەڵێ ئێوە لێرە ئاژەڵداریەکان ناڵ هیچیان نییە ئاژەڵ نا ئەی لە گوندەکەتان کەس ئاژەڵ بەخێوەکە ئەرۆڵا یعنی لە گوندەکەی ئێوە ئاژەڵداری هەیە وایە؟ بەڵێ شکۆ بەڵێ باشە گوندەکەی ئێوە لەسەر شەقامی گشتی وایە؟ بەڵێ ئافرین باشە ئەبێ ئێمە کە ئاژەڵەکانمان بردە ئەو سەری شەقامەکەەوە هەر لە خۆمانەوە مل بنین و بڕۆین نەخ ئەی کە ئۆتۆمبیلی لێبوو ئەبێ ئێمە بپەڕینەوە نا ئەیە بێ چی بکەین لەبێ ڕاوس ئەبێ ڕاوەسینە تا ئۆتۆمبیلی لێ نامێنێ وایە؟ بەڵێ یەک چە بڵێ قایم بۆ شکۆ مردین بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ مردین تۆ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەکی مردین لە هەمووتان مناڵترە وایە؟ بەڵێ مردین بەڵێ حەزت لە قوتابخانەیە بەڵێ زۆریان کەم زۆر زۆر بەڵێ ئەی ئافرین مردین بەڵێ عادی لە قوتابخانە فێری چی بوو؟ زانست زانست بەڵێ ئەی باشە پیتەکان فێر بووی بەڵێ پیتی چی و چیە زانی بنووسی دێرێ زوو ئەوە نەمویە زانی بەڵێ باشە ئەی پیتی ت بەڵێ عادی پیتی ت چۆنە نەتخم وەکو قاپێک وایە دوو کفتەی تایە وایە بەڵێ ئافرین مردین جا مردین بەڵێ گۆرانی ئەزانی بەڵێ عادی گۆرانێکم بۆ من بڵێ داڵانگوێتان لێیە من ئەو پیامەم پێیە لە ئێستاوەکە وردم هەر کەسێک بانگی کردم لە وڵامدا وشیار بن بەڕێزەوە دیار بن جینی خۆتان بنوێنن بەڵێ بەکار بێنن هەر بژیت یەک چە بڵێ قایم بۆ مردین گیان ئافرین محەممەد بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە هەبیە ئەی یاخوا باش بی محەممەد بەڵێ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ هەر زۆر زۆر باشە محەممەد بەڵێ باشە تۆ ڕۆژانە چەند سەعات وانەکان ناخوێنی تو سعیەکەی نیو نیو بەڵێ بە نیو سەعات هەموو وانەکانە چێتە مێشتەوە ئەی کاتەکانی ترچیەکەی یاری 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 بەڵێ یاری زۆرترەکەی یان سعی سەحی سعی بەڵێ ئافرین ئەوە من دڵنیام لێو تێک چووە نیو سەعات یاریەکەی زۆرترین کات سعیەکەی وایە؟ بەڵێ ئافرین باشە محەممەد پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی بی بەچی دکتەر دکتۆر بەڵێ ئەی ئافرین کە بووی بە دکتۆر یەیتەوە بۆ گوندەکەی خۆتان لێرە خزمەتکەی بەڵێ ئافرین ئەدی محەممەد چین پێشکەشەکەی گۆرانی هۆراوە چیە زانی گۆرانی دڵ گۆرانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ژینگە پارێزم شەیدای شروشتم پەروەردەی دەستی سێکەسی پاکم ئەوانیش دایە و بابە و مامۆستا هەرسێکیان بۆ من ڕووناکین ئێستا ئافرین یەک چە بڵێ قایم بۆ محەممەد گیان هەر بشی دەست خۆن نیگار چۆنی باشم باشی نیگار لە پۆلی چەنی پێنج پێنج ئافرین نیگار بەڵێ قوتابخانەکەتان زۆر دوورە لە ماڵتانەوە نەخێر ئەی باشە کە ئەڕۆی بۆ قوتابخانە مناڵی لە خۆ بچووکتر هەیە لەگەڵ خۆتا ئاگەولیانە بێ و بیبێ بۆ قوتابخانەکە بەڵێ ئافرین کەواتەی ئەبێ ئێمە ئاگامان لەو کەسانە بێ کە لە خۆمان بچووکترن لەبەرەوەی نەچنە سەر شەقامەکە لەبەرەوەی نەوەکو بکەون وایە؟ بەڵێ ئافرین یەک چە بڵێ قایم بۆ نیگار بانە بەڵێ چۆنی باشم باشی چاکی بانە
بەڵێ لە پۆلی چەنی؟ 5 5 بەڵێ ئەی ئافرین کەواتە تۆ نیگار لە یەک پۆلان بەڵێ هەر بژی بانە پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە واتای گوندی ئاریشە ئەزایی لە چێواتوە؟ فەرمانڕەوایەکە ناوی ئاریا ڕشێ واتە لە زووە فەرمانڕەوایەکە بووە ناوی ئاریا ڕیشە بووە بەڵێ ئیتر ناوەکەی گۆڕاوە بە ئاریشە بەڵێ یعنی کورت کورت کراوە کراوەتەوە ئافرین بانە بەڵێ ئەزانی زۆر گرنگە مناڵان ئەوە واتای ناوی گوندەکەیان بزانن بۆەوەی ئەگەر کەسێک گەشتیارێک کاتە ناوچەکە و لێ پرسین ناوی گوندەکەتان لە چێواتوە ئێوەش بزانن وایە؟ بەڵێ ئافرین یەک چەمرێک قای بۆ بانە هاوار بەڵێ چۆنی سلامەت بی دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئافرین هاوارگیان هاوار بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند حەوت حەوت بەڵێ ئافرین باشە هاوار بەڵێ گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چی و چی لێیە وەکو گورگ و چەقەڵ و هاوار هەیە بەراز و ئەوان هەمووی لێیە بەڵێ باشە هاوار بەڵێ کوشتنی ئاژەڵە کێویەکان کارێکی ڕاستە یان هەڵەیە هەڵەیە بۆ لە ئەوەی گوناح نابێ بکوژرێن ئافرین گوناحن نابێ بکوشتێت بەڵێ. جینگەکەمان تێگەیە سروشتەکەمان تێگەیە جوانی نامێنێت لە ناوچەکەیە وایە بەڵێ ئافرین هاوارگیان هاوار بەڵێ ئەی تۆ هیچمان پێشکەش ناکەی وەڵای بەس مەتەڵ بەتەڵ بەڵێ ئەدی بزانە زیرەکم و شتەکەی ێزانم وەڵامەکەی کڵاوی هەمزە پاڵەوان بێت تەقەڵ و بێ درومان کڵاوی ئەم زەپاڵەوان بێت تەقەڵ و بێ دوورمان گوێزە هێلکە هێلکە بەڵێ ئۆ ڕاستەکەی وەکو کڵاو وایە تەقەڵیشی پێوە نییە و دوورمانیشی پێوە نییە وایە بەڵێ یەک چەپڵێ قایمی بۆ لێبە ئافرین هەر بشی مادی بەڵێ چۆنی باشی باشی مادی بەڵێ تۆ لە پۆلی چەنی 6 6 ئافرین هەر بشی مەهدی بەڵێ باشە وەرزی زستان وەرزێکی گەرمە یا ساردا ساردە ساردا باشە ئەبێ ئێمە لە وەرزی زستانە ئەم دارسنەوە بەرانەی پشتمانەوە ببرینەوە بۆ خۆگەرمکردنەوە نەخێر بۆ ئەسا ژینگە تێک دەدات و ئاو هەوا ناوێت ئافرین ژینگەکەمان تێکەیە ئەو هەوا ناخۆشە بێ دوایی ئەم سێبەرەش نامێنێکی ئەمە لە ژێریا دانیشتون وایە بەڵێ ئافرین باشە پێم بڵێ بۆ ئەوەی ڕووبەری سەوزایی زۆر بێ ئێمە پێویستە چی بکەین درەختەکان نەبڕینەوە درەختەکان نەبرینەوە ئەی بۆ ئەوەی زیاتر بێ ئەبێ ئێمە چی بکەین بچێنی ئافرین باشە تۆ هیچ ساڵێ بووە دار بچێنی بەڵێ ئافرین هەر بشی مادیجان یەک چەمرێک قایمی بۆ لێبەر شادیە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم شادیە بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی سێ سێ چوار سێ یا چوار 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 پەر لە پۆلیسێ بووی بەڵێ ئافرین کەواتام ساڵ گەورەتر بووی چوتە قۆناغێکی تری خوێندنەوە وایە بەڵێ شادیە بەڵێ باشە پێم بڵێ مناڵ ئەبێ ئایپاد و مۆبایل و ئەو شتانە زۆر بەکاربێنێ نەخێر بۆ چای زەحیف دەبێت ئافرین چیتر سەرەر بە مێشکی ئەگەێنێ توانای سعیکردنی نامێنێ وایە بەڵێ ئافرین باشە تۆ کتێب خوێندنەوە و پێخۆشترەیان یاریکردن بە مۆبایل وشت کتێب خوێنەوە ئافرین کەواتە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون ناوی گۆڤاری پەپولێ ژمارەیەک چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە یەکترناسینی تایە مناڵانی کوردی تایە بابەتەکانی خۆیان نردووە ئەتوانن سوودی لێ ببینن باشە باش یەک چەمڵێ قایم بۆ شادیە دیاری بەڵێ چۆنی باش باشی بەڵێ دیاری تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی دیاری بەڵێ ئەدی ئەزانی گۆرانیە شتێکم پێشکەشکەی بەڵێ دەی یەکمان هەر قودایە دوو بابە و دایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێیەکان پێنج ڕوخنەکانی شتە شەش کاتی لە خەوەسا حەوت بۆ نانی بەیانە هەش بەرە قوتاقوانەمە نۆ دەستپێکی وانەکە داواڵ بەشراوکە ئەوانەی کە پێغەمبەرمان مژدەی بەهشتی پێدای هەر بشی یەک چەپڵێک قامی بۆ لێبەر بەروە
بەڵێ چۆنی باشم باشی باشم مەروە بەڵێ تۆ لە پۆلی چەندی 4 چوار بەڵێ ئەی ئافرین هەر بشی مەروە بەڵێ باشە تۆ لە کاروباری ناوماڵە یارمەتی خێزانەکەوەیی بەڵێ چیان لەگەڵاکەی ئیشان لەگەڵ دەکەم ئەی باشە جل و بەرگەکانی خۆ کە بەیانیەکی بۆ قوتابخانە جلی ماڵەوە داکەنی جلەکانە هەر ئاوا فڕێیەی نەخێ ئەی چیان لێکی دێخەمە ناکەوتەر تاکەکەوە ئافرین ئەی باشە کاتی تەوە لە قوتابخانە کتێب و پۆشاکەکانی قوتابخانە و چی لێکەی هەڵیان داس ئافرین کەواتە پێویستە مناڵان چی لە پۆشاکەکانی قوتابخانەیان بکەن کاتنەوە هەڵیان واسن ئافرین بۆ ئەوەی نەدڕێیان پیس نەبێ وایە بەڵێ ئافرین یەک چەپڕێک قایمی بۆ لێبەر زەکەریا بەڵێ چۆنی هەرشی دەنگ و باسە چۆنە وەڵە باش زەکەریا بەڵێ ئەو جلە جوانانەی بەرە چییە جلی چی پێڵێ قات قاتی چی قاتی کوردی قاتی کوردی باشە پێم بڵێ تۆ بۆ جەژنی نەورۆز و ئەمانە جلی کوردی لە بەرەکەی یاننا بەڵێ لە بەریانەکەم ئافری کەواتە پێویستە ئێمە بۆ یادە نیشتیمانیەکان جلی کوردی لەبەرکەین لەبەرەوەی جلێکی ڕەسەنی نیشتیمانیە وایە بەڵێ ئافری باشە زەکەریا بەڵێ گۆرانی وش دەزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ سپۆرەیە کارەمان لە ناوپۆلی جا پێمە زوو وریا و بچووکە خەنجلە ئێسک سوکە پێمانەڵێ وریا بن لەدەست سازر ئازابن هەزارەوە بە بابەتێک جوان فێرمانەکە پیتێک بەلاشەژۆ بچووکە و ئەندەر چالا چاپووکە هەر بشین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ئافری دەست خۆش شوێنێ بەڵێ چۆنی باشی باشی بەڵێ شوێنێ بەڵێ تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافری شوێنێ بەڵێ باشە لە قوتابخانەکەتانە ئەگەر شت کەوتبوو لەسەر زەویەکە بۆ نمونە کلێنس کاغەزی دڕاو ئەم شتانە تۆ بێ چی لێ بکەیت هەڵی بگریە بۆ چونکە ژینگەکەمان پیس دەبێت ئافرین کەواتە تۆ ئەگەر شتێک کەوت بێ لە قوتابخانەکەیان لە پۆلەکەی چی لێکەی هەڵی دەوێ بگرینەوە ئەی ڕێنمایی بۆ مناڵەکانی هاوڕێ و چییە کە ژینگەکەیان پارێزن دەبێت هەر شتێک کەوت دەبێت هەڵی گرینەوە ئەبێ ئەڵی گرینەوە لەبەرەوەی ژینگەکەمان من پیس پیس دەبێ ئەگەر ژینگەکەمان پیس بێ ئێمە ناتوانین دانیشین بە ئاسوودەی تایە وایە بەڵێ ئافرین شوێنێ بەڵێ تو وەزایی شتێکمان پێشکەشکەی بەڵێ دەی لە سەرای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانی دەرگای مەکتەب کرایە پشووی هاوێن بڕایەوە جانەوەرێ قوتابخانەیە کە بۆ زانین هێلانێ بە یەکتر شا دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە هەر بژی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر چییە چۆنی باشی باشی بەڵێ چییە گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین چییە بەڵێ باشە لە ناو ئەم داروشتانەیە بەڵێ ئەگەر سمۆرەیەکی بەچکە و دۆزیەوە بەڵێ تۆ چی لێکەی دێکەمەوە سەردارەکە ئافرین بۆ چیەکەیتەوە سەردارەکە چکە قاچی ئازای پێدەگا لەبەرەوەی ئازاری پێ نەگا دوای ئەوە ئەویش دایک و باوکی هەیە دایک و باوکی چاوەڕێیانن دواتریش گوناحە ئێمە دەستکاری ئاژەڵە کێویەکان کەین و لە ماڵەوە لە قەفەز و شتا بە خێویان کەین وایە بەڵێ ئافری کەواتە تۆ ئەگەر بەچکە کەروێشکێ یا سمۆرێ بدۆزیتەوە ئەبێ چی لێ بکەی هەڵی بگرمەوە ئەبێ بیگەڕێنیتەوە شوێنەکەی خۆی وایە بەڵێ یەک چەپڵێک قایم بۆ چییە بڵند بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە سەلامەت بیەخۆ بڵند بەڵێ باشە تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت بەڵێ ئافرین بڵند بەڵێ لە بیرکاریە زۆر باشی بەڵێ باشە پرسیارێکی لێ بکەم بەڵێ ئەگەر چوار سێ هەڵی بۆ ئاسمان بەڵێ سییانیان بگریتەوە بەڵێ چەندانیان نەمێنێتەوە یەک ئافرین یەک سێوە مێنێتەوە وایە بەڵێ هەر بشیت یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ڕاند بەڵێ چۆنی باشی باشی چاکی ڕاند بەڵێ تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافری ڕاند بەڵێ باشە لە چ وەرزێکە ئێمە ئەبێ گەنم و جۆ ئەوانە بچێنین زستان لە زستانە یان پاییز پاییز لە پاییزە ئافری باشە وەرزی پاییز بەرەو گەرما چیان بەرەو سەرما بەرەو سەرما بەرەو سەرما وایە بەڵێ ئەی باشە ئێمە کە دنیا ساردی کرد
ئەبێ ئیتر جلی گەرمین لە بەرکەی یان چۆن جلی گەرم دەوێت لەبەر بۆ چونکە سەرمامان دەبێت و نەخۆش دەکەین ئافرین ئەی باش ئێمەگەر نەخۆش کەوتین لە قوتابخانە پێویستە چی بکەین دەمان بەستین و ئەبێ بچین بۆ دەمامک پزیشک. بەستین یان ئەگەر زۆر نەخۆش کەوتین بچین بۆ لای پزیشک. پزیشک و مۆڵەتی نەخۆشی وەرگین بۆچی هەتا چارەسەری چاک وەرگین ئافرین هەتا چارەسەر وەرگین و هاوڕەکانیشمان توش نەبن وایە وایە ئافرین یەک چەبڵێقای بۆ ڕاست کۆژیر چۆنی باشی ئەحواڵت چۆنە وەڵا باشم باشی بەڵێ کۆژیر بەڵێ تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت بەڵێ ئافرین کۆژی بەڵێ ئێرە لەبەر ئەوەی ناوچەیەکی گەشتیاریە وایە بەڵێ لە بەهاران خەڵک یەنە ناو ئەم دارانە بۆ سەیران وشتی وە بەڵێ دین ئەی باشە کەیەن تۆ ڕێنمایی و چییە بۆ ئەوەی ژینگەی ناوچەکەیان پیس نەکەن پێیان دەڵین ئەو شتانەی کە دەیخۆن لە زەرفێکدا هەڵی گرن بۆ ئەوەی ژێگەکەمان پیس نەوێت و گوندەکەمان باک و خاین بمێنیتەوە ئافرین هەر بژیت باشە تۆ کاچی بۆ گەشت و سەیران بەڵێ ئەو پاشماوانی کە ئەمێنێتەوە لەگەڵتانە بەڵێ دوایی چی لێکەی دەدێ و زەرفێکیان داین بۆ ئەوەی کارگوزارەکان بیبێ ئافرین هەر بشیت کەواتە ئێمە بێ ژینگەکەی خۆمان خۆش بوێ ئەبێ ئەو ناوچەی کاچین بۆ سەیران پاک ڕایگرین بۆ ئەوەی پیس نەبێ وایە بەڵێ یەک چەبڵێ قایم بۆ کۆژیر ئەحمەد بەڵێ چۆنی باش باشی چاکی ئەحمەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش پۆلی شەش ئەی باشە دوای پۆلی شەش پۆلی چەندیە حەوت پۆلی حەوت کەواتە مناڵ ئەگەر بێوێت لە قۆناغێکە و دەرچێت بۆ قۆناغێکی تر ئەبێت چی بکە دێ سەعیە ئەبێ سەعی بکە ئەگەر سەعی نەکا چی ئەبێ دەکێتەوە ئەکەوێ کەواتە تۆ ڕێنمایی و چییە بۆ مناڵانەی کەوانەکانیان ناخوێنن ڕێنمایم ئەوە سەعی بکەن ئافری پێیان بڵێ سەعیکەن وانەکانتان باش بخوێنن نابێ بە دیار تەلەڤیزۆنەوە زۆردانی شوێن نابێ بە یاری ئایپاد و مۆبایل لۆشتانەوە خۆیان سەرقاڵکەن وایە بەڵێ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ ئەحمەد ژیرۆ بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە سەلامەت بی ژیرۆ بەڵێ تۆ لە پۆلی چەنی منیش حەوت حەوت بەڵێ ئافری ژیرۆ بەڵێ کێ زۆر هاوڕێتە لە قوتابخانەیە بڵند بڵند بەڵێ ئافرین ئێوە یەکتریتان زۆر خۆشەوێ بەڵێ باشە ئەگەر ڕۆژێ بڵند نەخۆش بێ نێتەوە بۆ قوتابخانە تۆ هاوکاری یەکەی بەڵێ چۆن هاوکاریەکەی ئەو دەرسانەی کە خوێندومانە دەچین پێی دەڵێن کامەیە ئافرین کەواتە بۆ ئەوەی هاوڕێکەتان دوان نەکەوێت لە قۆناغەکە و لە ئەوانانێک کە خوێندوتانە ئەبێ بچی بڵێ من ئەوانانەم خوێندووە تۆش وەرە بیخوێنە ئەبێ تێبگێنی وایە بەڵێ ئافرین هەر بشیت یەک چەپڵێ قایم بۆ ژیرۆی کیان ئەڤین بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم باشی بەڵێ هەڤین بەڵێ تۆ لە پۆلی چەنی من لە چوارم تۆ لە پۆلی چواری بەڵێ ئافرین هەڤین بەڵێ تۆ چەندی چەند لە دایک بووی سێزدەی سێزدە چەند سیانزە یانزە بەڵێ باشە لە ڕۆژی لە دایک بوونەکەتە هەوڵەیە کە ساڵێکی تر نەمام بچێنی بەڵێ چەند نەمام دوو دوو نەمام بەڵێ ئەی بۆ نایکی بە سیانزە نەمام بە چوار دەوری قوتابخانەکە تا بیچێنی بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زۆر بێ باشە باش کە چاندێ بە بەڕێوەبەرەکەتان بڵێ وێنەی بگرێ وێنەکە بنێرە بۆ پەیجی زیتەڵە ئێمەش لەوێ سوپاسەکەین و بۆشە بڵاوەکەینەوە باشە باش هەڤین بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازاژری و بەغێجێ بولبولی گچکە ساوا لە باخژین بێپەروا شەیدای گوڵی زانستم مە خوێندنە مەبەستم شەو ڕۆژ شەغڵ دەدەم بەهۆی خوێندن پێ بگەم تا بگەمە خۆشیژان لە چوارچێوەی کوردستان هەر بشیت یەک چەپ لە قایمی بۆ لێبە ئافرین محەممەد بەڵێ چۆنی باش باشی محەممەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ ئافرین لە پۆلی سی بەڵێ زۆر باشە محەممەد بەڵێ حەزت لەوانە وێنە کێشانە بەڵێ مامۆسای وێنە کێشانتان هەیە بەڵێ باشە تۆ بۆچی بۆ خۆ و ئەو کاتانی کەوانە و نەبوو نایتە ئەم سروشتە جوانە وێنەی ئەم دارانە بکێشی ئەزانی بەڵێ ئافری ئەبێ هەوڵ بی بۆ ئەوەی لە داهاتوو ئەبی بە وێنە کێشێکی زۆر زۆر باش باشە محەممەد بەڵێ محەممەد بەڵێ ئەی تۆ زانی شتێکمان پێشکەشکەی
ما صار بيمسس بیری چۆوە دەقەی ناکە لەبەرەوەی بیری چۆوە یەک چەپڵێ قایمی بۆ لێبە لیدیا چۆنی باشی لیدیا تۆ لە پۆلی چەندی لە پۆلی پێنج ئافرین لیدیا باشە مناڵان پێویستە لە کاتی پشوەکەیانە چی بکەن کاتی جەڕەسلیانی بەینیوانەکان پشودەندانی شەشت بکڕن بیخۆن ئافرین کەواتە ئەبێ ڕاکەڕاکەن و ڕاوڕاوێنکەن نەخێر بۆچی لەبەر ئەوەی بریندار دەبن دەکەون و برینارە بێ ڕەنگە بکەوە ڕەنگە ئازاریان پێ بگا وایە بەڵێ ئافرین لیدیا بەڵێ ئەی بۆ شتێکم پێشکەش ناکەی خوێنداری دەی خوێنداری تراژینە ڕێگەی ئاوات و شیرینە سەرچاوی بیر و زانینە هوشیاری ڕاپەڕینە خوێنداری ئازادیە سەرفرازی شادیە چارەی دەردی هەژاریە لە ناوبەری بێدادیە هەر بشی یەک چەپڵێ قایمی بۆ لێبە مناڵەکان ئێوە دڵتان خۆش بوو کە لەم بەرنامەیان لەگەڵ منابوون منیش زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە بەو هیوایم کە جارێکی تر دەرفەتە بێ دووبارە بێمەوە بۆ لاتان و سەرداتاکەمەوە باشە؟ هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئێسپێرم خواتان لەگەڵ خواحافیز